سڵاو خۆشەویستانم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆمە بەختەوە دەزانم کە لە بەرنامەیەکی دیکەی ئێوە ڕۆژهەڵاتدا میوانی ماڵەکانتانین. بەڕێزان، هەروەک ئاگادارن یەکشەمەی ڕابردوو حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئێران سەفەرێکی ئۆستانی بۆ شاری سنە کرد. بۆ پاش ڕێکەوتنامەی لۆزان، حەسەن ڕۆحانی یەکەم شوێنێک کە سەفەری بۆ بکات و سەردانی بکات سنەی هەڵبژارد. کارنامەی 2 ساڵی ڕابردووی حەسەنی ڕۆحانی لە ئۆستانی کوردستان یان ناوچە کوردنشینەکان بەگشتی چی بووە؟ ئایا حەسەن ڕۆحانی ئەو بەڵێنانەی کە پێش یا لە کاتی پرۆپاگەندەی هەڵبژاردنەکاندا بەڵێنی بە بەرەی ڕێفۆرمخوازی کورد و ئیسلاحخوازی دەوڵەتی کورد کرد ئایا جێبەجێ کردن یان نە؟ بۆ وەڵامدانەوە بەم پرسیارانە و چەندین پرسیاری دیکە لە نێو بەرنامەکەدا ئێوە دەتوانن لە ڕێگای ئەو ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەی ڕۆژهەڵاتە ئێوەی شڕاو بۆ سنووری خۆتان دەرببڕن و هەروەها ئەم شەویش میوانداری بەڕێز کە فاروقی بابامیری جێگیری سکرتێری گشتی کۆمەڵە و ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵەمان کردووە و هەروەها کە ئاماژەم پێدا ئێوەش دەتوانن لە ڕێگای ئەو ژمارانەوە پەیوەندیمان پێوەگرن و بەتایبەت لە ڕێگای ئەو ژمارە مۆبایلەکە ئاماژەی پێەکەم واتە 0964 750 385 0416 لە ڕێگای وایبەر واتساپ و لاین و هەروەها پەیجی ئێوە ڕۆژهەڵات بە ڕێنووسی کوردی دەتوانن ڕاو بۆچوونی خۆتان و ئەو تێبینیانە یا ڕەخنەکانتان لە کارنامەی حەسەنی ڕۆحانی هەیە و هەر پرسیارێکی دیکە کە پێتان خۆشە لە بەرنامەکەدا مەترەحی بکەین ئێمە لە خزمەتی ئێوە ئازیزان داین و بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات سەکۆیەکە بۆ ئەوەی کە ئێوە ڕاو بۆچوونەکانی خۆتانی تیا ببیننەوە. کاکە فاروق، سڵاو، ئەو کاتتان باش و بەخێربێن بۆ بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات. ئەو کاتێ ئێوەش باش، سپاس دەکەم بۆ ئەو مەجالەکە بۆ منتان فراهم کرد. سپاس کاک فاروق. هەروە کە ئاماژەم پێدا ئەتەوەری بەرنامەکەمان سەفەری ڕۆحانیە بۆ سنە، بۆ ئەوەی کە دەرگای باسەکەمان بکەینەوە و زاویە و ئەبعادی زیاتری ئەو تەوەرە بێتە دەستمان. پێم خۆشە سەرەتا ئاماژەیەک بە کارنامەی دەوڵەتی حەسەنی ڕۆحانی بکەی لە ئۆستانی کوردستاندا و ئەگەر پێشان خۆشە کۆماری ئیسلامی بکشتی. نازانم کاکە موختار، تۆ لە بیرت دیانە وەختێگەمە شاگرد بوون لە مەدرسە کارنامەکانیان پێداینەوە ئەوەی وا کارنامەی ڕەتی بوو زۆر بە شەرمەوە لە ڕووی هەڵ نەهات کارنامەکە بەرێتەوە بۆ ماڵە. لە لای من جەمهوری ئیسلامی شاگردێکی ڕەتبووە و شکست خواردووە. بارز دەکەم چۆن شکست خواردووە. ئەو فاکتۆرانی کە من لێرە ئەرز دەکەم پێم وایە هەمووی واقعیات و حەقیقەتێکن کە کەس ناتوانێت ئینکاریکە و حتا خۆشیان ناتوانێت ئینکاریکن. ئەمڕۆ کرێکاران زۆرترین ئاماری بێکاری ئەمڕۆ لە ئێران هەیە. زۆرترین ڕەهبەرانی کاریگەری ئەمڕۆ لە زیندانەکانی جەمهوری ئیسلامیان. کەمترین حقوق و ئیمکاناتی ماڵیان هەیە. ژنان ئێستایش لە دوای 37 ساڵ لە ترسی ئەسید پاشی ناوێرە بگەنە دەرێ لە ماڵی خۆیان، بۆ ئەوان ماڵەکەی خۆیان نەبێ خیابان و کوچەکان بووەتە زیندانێکی واقعی بۆ ژنانی کرد. زیندانیانی سیاسی ئەمڕۆ لە هەمیشە زۆرترن. ئێعدامەکان ئەمڕۆ لە هەمیشە زیاترن. چینە سەر اقتصادەکەی هەموو بەرهەمهێنانی تێکداوە. هەموو شتێکی شێوانەوە بملێکە، هیچ تەولیدێک نییە، هیچ بەرهەمێک نییە. هەموو اقتصادی ئێرانی تێکتەپان و دایڕوخانون. خەتی فەقر ئەمڕۆ کۆمەلگای ئێرانی وەها داگرتووە، ئەتوانم ئامارم نییە بەداخەوە ئەرز بکەم، بەڵام دەستدڵنیام دەرسەدێک قەت خەڵکی ئێران تا ئەم دەرەجە لە ژێر خەتی فەقری نەبوون تا ئێستا. ئاماری فەحشا، ئاماری ئێعتیاد، هیچ کات ئەوەندە وەزعیەتی ئێعتیاد لە ئێران ئاوا زۆر و بەربڵاو نەبووە. هیچ کات ئەو نەڕەش و خواری لە کۆمەلگای ئێران نەبووە. هیچ کات ئەوەندە دزی لە مقاماتی جمهوری ئیسلامیە هەیە لە تاریخی ئێرانە بێسابقە بووە. هیچ کات محیتی ژیانی خەڵک ژینگە بەگشتی ئاوا خراپ نەبوو کە حتا لە ئێران نیگەرانی ئەوەیە خەڵک ئاوی خواردنیان گیر نەکەوێ. هیچ کات بە ئەندازەی ئێستا خەڵکانی هوشمەند و ساحب فکر و ساحب ئەقڵ لەم وڵاتەی ئێمە
هەڵ نەهاتوون بۆ دەرەوە هیچ کات کۆمەلگا ئەوەندە ئەم ئامارانەی من ئەرز دەکەم ئەمانە هەمووی ئامارهایەکن کە تا ئێستا نەکراوە تەسەوری کە کۆمەلگایەکی ئاوا کە لەژێر فشارێکا بێ و لەژێر دەوڵەتێکی نیزامی ئەمنیەتیە بێ لەباری ڕوحورەوانیەوە چی بەسەر بێ ئازادمەنشی لەو کۆمەلگا دەمرێ فکر و عەقڵ و ئەندیشە و خێرەت جێگایان نییە لە کۆمەلگای وایە ئەمە وەختێکە کە ئاغای خامنەیی کە دەگەڕێنەوە فکری میلەتی مەزلومی فەلەستینەکە فکری میلەتی مەزلومی سووریە و عێراق و یەمەنەکە بەڵام فکری میلەتی مەزلومی ئێران ناکە کە دوای 37 ساڵ ئەم کۆمەلگایەی کردووە چ کۆمەلگایەک ئەمە کارنامەی ڕووبەداخڵی خۆی لە منتقی خاوەری میانە ئەو بەڵایە بەسەر خەڵکی عێراقی دەرهێناوە مالیکی دروستەکە مالیکی سنیەکان والیەکە و حاصلی ئەوە داعیشە کە خەڵک باوشی بووە کاتەوە تاکو نەجارێکی تر بێتەوە ئەوە بکە ئەمە لە سووریە کۆمەلگای سووریی ئاوالێ کردووە بە دیفاعکردن لە بەشار ئەسەد لە لوبنان نایەڵێ دەوڵەت تشکیل بێ لەبەر خاتر نەسروڵڵا بووە لەبەر خاتر حیزب اللای لوبنان لە یەمەن ئەوە دەستی تێبردووە جارێ لەوێش بابزانین چەندین هەزار کەس سەفحەنە دوو سەفحەی مەجبورن ئاوارە بن ئەمە کولی کارنامەی جمهوری ئیسلامیە لە ئێرانە و کولی کارنامەی جمهوری ئیسلامیە لە منتەقەکە بۆ یەک ئەرزم کردی لە نەزەر منەوە جمهوری ئیسلامی ڕەت بووەتەوە ئیمتیحانێکی بەڕاستی 37 ساڵەی ئەو کارنامە بە ئێمە نیشانەدا کە ئەم حکوومەتە لیاقەتی ئیدارەی کۆمەلگای نییە بە هەردوو بەرەی ئیسلاحواز و ئوسوڵگەراوە هەر کولیان هەر لە ئەوڵەوە تا ئاخر ئەرز بکەم بە چاک بڵم کولی وەزیر وەزیرچیلەکانی هەمووی تا دوێنێ پێرەکە یا قەساب بووە یا نانەوا بووە ئەوەشی دکتۆرای بڵێ یا پاستا ئەوەشی دکتۆرای وەرگرتووە نیوەی بە درۆ تەقەلوب نێوی خواناوە دکتۆر ئەوەکەی تریشی کە وەری گرتووە لەو جیهەتای وەری گرتووە کە بتوانێت چاکتر سەرکوبی خەڵکی پێ بکە جەماعەتێکی لۆمپەن لە کۆمەلگا و لە قاری کۆمەلگاوە کە کاتی خۆی نەیانتوانیوە کار بکەن نەیانتوانیوە عەقڵ و شعور بەکاربێنن ئەمڕۆ دانشگا بۆتە گەورەترین دوژمنی جمهوری ئیسلامی ئەمڕۆ کە خیرەت و عەقڵ و ئەندیشە ئەمڕۆ خوێندنی حقوقی سیاسی و حقوقی بەشەری لە کۆمەلگای ئێرانە بۆتە کردەوەیە کە جمهوری ئیسلامی ڕەسمەن خەریکە پێشی پێگری کارنامەی جمهوری ئیسلامی لە تاریخ و حیاتی میلەتە خۆ دیارە ئێمە وارسی دیکتاتۆریایەکی تاریخین لە تاریخی خۆمان لە وەکو ئێران وارسی ئەوەین بێگومان وایە منتەها تا هیچ کات تا ئەم زمانەی کە من ئەرز دەکەم تا ئەم دەرەجە حکوومەتی ئاوا بێ لیاقەت و بێکیفایەت چ لە باری مدیریەتەوە چ لە باری بەڕێوەبردنی اقتصادەوە نەبووە تا ئێستا لە کۆمەلگای ئێرانە بۆ یەکەم کارنامەی جمهوری ئیسلامی لە لای من وەکو ئێرانیەک بەڕاستی کارنامەیەکی ڕەتدا و کارنامەیەکی غێرە قبولە و هیوادارم ڕۆژێک خەڵکی ئێران بە هەمومان و هەست بەم ناتوانی جمهوری ئیسلامی بکەین و لە دەستی ڕزگارمان بێ ئەگەر قەرارە فکری میلەتی مەزلوم بکەین پێش هەموو شتێک دەبێت فکری میلەتی مەزلومی ئێران بکەین کە لە زیندانێکی گەورە بە ناوی ئێران بەدەست ئەم حکوومەتەوە زیندانی کراوە. بەڵێ کاک فاروق پاش ڕێککەوتنی لۆزان لە نێوان کۆماری ئیسلامی وڵاتانی 5.1 یەکەمین سەفەرێکە حەسەن ڕۆحانی بۆ ئۆستانەکانی ئێران دەکات ئۆستانی بەناو کوردستانەکە دەتوانین وەکو ئۆستانی سنە ناوی لێبەرین بۆ ئەم ئۆستانە لای منەوە دلیلەکەی ڕۆشنە جمهوری ئیسلامی لە مزاکراتی ئەم جارەیە خۆیان نێویانان نەرمشی قەهرەمانانە قەهرەمانەیەکیان پێوەنا بەڵام شکستێکی مفتەزەح بوو بۆ جمهوری ئیسلامی هەموو سانتریفوژەکانیان پێداخست بەغێر ئەز عیدەیەکی کەم لەبێ لە نەتەنس
لە عێراق پیان بەستن نیانتوانی پلێتۆنیۆم تۆلیدکەن فۆردویان پێدا خستن شوێنەکانیان پێ بازدید و بازرسی هێنانە ژێر خەتی بازرسیەوە جمهوری ئیسلامی بەڕاستی چۆکیان پێدا و ئەوان دوای ئەو تەحریمانە زانیان کە کولی نظامی جمهوری ئیسلامی ئێستا لەژێر پرسیارە بۆ یەک خامنەی مەجای ئەوەی فراهم کرد کە بە خیاڵی خۆی ڕۆحانی و دارودەستەی ڕۆحانی وەکو ناجی جمهوری ئیسلامی بێنە مەیدان کە گەڕانەوە لەوێ زۆر تەبیعیە دەبوو بگەڕێنەوە سەر ئەو مشکل و مەسائل و داخوازە حەل نەکراوانەی کە 37 ساڵە خەڵکی ئێران بە کرێکارانەوە بە ژنانەوە بە دانەجویانەوە بە میلیەتەکانی نێو ئێرانەوە حەول و تەقەلای بۆدەن و هێشتا بۆ هیچ کامێک لەو ئەرسانە هەنگاوێکی ئەساسی هەڵنهێناوە بۆ کوردستان خۆ دەزانی ئەو شتانی کە من ئەرزم کردی و ئەو فاکتۆرانی کە من ئەرزم کردی لە کوردستان ئەگەر ئامارێکی واقعی نەدەم حەدی ئەقل دەتوانم بە تۆ بڵێم زۆر لەوە زیاترە کە حتا لە سەرتاسەری ئێران هەیە بۆ چونکە میلەتی کورد و کوردبوون لە دەستگای فکری جمهوری ئیسلامیە ئتیهامە لەسەرێتی و زۆر مشخصە کە ئەوان دەیانەوێ بڕۆن بە خەیاڵی خۆیان جواب بدەنەوە بەم مەسەلە کە لە کوردستان هەیە ئەوان نیگەرانی بزوتنەوەی کوردن ئەوان نیگەرانی هەڵسانی میلەتی کوردن ئەوان ڕاستە نیگەرانی کرێکارانن نیگەرانی بزوتنەوەی کرێکارین نیگەرانی بزوتنەوەی ژنانن نیگەرانی بزوتنەوەی دانیشتجویانن و ئەز جوملە معەلیمان و ئەم سەردەمە ئێستا بەڵام لە نێو ئەوانەدا کورد و مەسئلەی کورد و بزوتنەوەی کورد کە تەئاسە زیندوو خۆی ڕاگرتووە لە بەرامبەریە ئەوە بە مەسلەیەکی ئەساسی زانێەوە بە خیاڵی خۆی بۆی هەلکە و ئاغای ڕۆحانی هاتووە باوکودای کەگەر منداڵەکەیان ژیرەکەنەوە دەزانین نوقڵێکی پێدەن و ژیریەکەنەوە ئاغای ڕۆحانی هاتووە ئێمە فێری کوردی کە لە کوردستان ڕۆژ لە دەورەی دانیشگا بڵێ ئەخناڵم عەرز دەکەم بە دوو واحدەویش خەریکە فێری کوردیمانەکە معلوم نییە و کوردی ئەوە چی کوردیەکە ئاغای حەسەنی ڕۆحانی هاتووە فێری کوردیمان بکە مەسەلەی میلەتی کورد و مەسەلەی میلەت ساڵیانی ساڵە ئەم حکوومەتانە لێرانە داگیریان کردبوو بە تورکیا بە عێراق بە سووریا و بە ئێران ئەمایان کردبوو ئەمڕۆ دنیا هەستی پێکردو کە میلەتێکی زوڵم لێکراو هەیە کە عاشق و شیفتەی ئازادی و دموکراسیە ئەم حەقیقەتە لە دنیای ئەمڕۆوە بە تەکنۆلۆژی ئەمڕۆ شاردنەوەی تازە مەحاڵە بۆ جمهوری ئیسلامی و ئەم حکوومەتانەی کە ئێستا بە جۆرێک بەشێ لە کوردستان و کورد کەوتۆتە ژێر دەسەڵاتیان کورد نیشانیدا بە میلەتانی دنیاکە بەڕاستی تینوی ئازادی و دموکراسیە بەڕاستی ئێستا لە کوردستانی عێراق تۆ بۆ نمونە چاو لێ بکە 1.5 ملیۆن ئاوارە کە زۆربەیشیان هەر عەرەبن ئێستاەوە لە کوردستانە دەژین کوردستان بۆتە مەئمەنی هەموو میلەتان کوردستان بۆتە پایەگای ئازادی و دموکراسی زۆر تەبیعیە جمهوری ئیسلامی لێی نیگەران بێ لەم جۆرە بزوتنەوە لێی نیگەران بێ لەم ئازادیە کاتی خۆشی کە حملیان کرد بە کوردستان قسەکە لەوە نەبوو ئێمە چ بێتینە مزگەوتەکان و بە قەولی ئیمام خومێنی ئێمە چ بێتین و خەریک بووینەوە خەریکە کوفارە و خەریکردن و مناڵی خەڵکەمان بۆ مزگەوتەوە قسانە خۆ نەبوو ئەمانە کوردستان خەریک بوو خۆی بە شێوەیەکی دموکراتیک ئیدارە کرد و ئەوە خەتەرێکی گەورە بوو بۆ جمهوری ئیسلامی لەبەر خاطرەوە ئێستا شەو خەتەرە هەرماوە لەبەر خاطرەوەش ئێستا شەو تەلاشە هەرماوە چون هیچ هەنگاوێکی بۆ هەڵنەگیراوە زۆر بە ئازادی جیبهەی متحیدی کورد داوای لێکا لە ئاغای ڕۆحانی بەچاوم پێ بکەوە دوو قسە لەگەڵا بکەم بێ زەحمەت ئاغای ڕۆحانی لە پێش ئەوەی لەگەڵ جیبهەی متحیدی کورد و لەگەڵ ئازادی خوازانی کورد و لەگەڵ ئاکتیویست و فعالەکانی سیاسی کوردستان دانیشەوە 4 قسەیان لەگەڵا بکە لە پێش ئاچێ لە مقاماتی ئەمنیەتی خۆی پرسیارەکە بزانێ ئەبێت چی بکە چۆن بکە کۆبوونەوە لەگەڵ ئەمنیەتەکان و لەگەڵ قودرەتی نیزامی و لەگەڵ سەرکوتەکە جارێ دانیشتۆ قساکە ئەمە معلومە چ دیارەکی هەیە بۆ کوردستان و معلومە ئەوان سبحانە دوو سەفحەی دەیانەوێت چۆن بەرخوردکردن بە بزوتنەوەی کوردستان
بەڵێ کاک فارۆق تێمەوە خزمەتت ئێستاش بەڕێز ئەمینی سورخابی چاودێری سیاسیمان لەگەڵا سڵاو ئەو کاتتان باش هەوارەتە باش کاک مختار سڵاوم هەیە بۆ کاک فارۆق بۆ میوانەکەن سپاس دەکەین کاک ئەمین هەروەکە ئاگاداری تەوەری بەرنامەکەمان لەسەر ئاتنی ڕۆحانیە بۆ شاری سنە پرسیاری ئێمە ئەوەیە مەبەستی ڕۆحانی بۆ شاری سنە بەڕای جەنەب بەڕێستانەوە کە کافارۆق ئاماژەی پێکرد چییە؟ ئایا کۆمەڵگای مەدەنی کە بەتایبەت لە کوردستاندا بەرەو پێش دەڕوات و ڕۆژ لە دوای ڕۆژ گەشە دەکات بەرەو کام ئاقار هەنگاو دەنێت؟ بەڵێ پێم وابێ سەفەرەکەی ڕۆحانی وەک هەموو سەفەرێکی تری ڕوتینی ئیداری و حکومی کە ئەویش هەر وەک ئەحمەدی نژاد مانگانە سەردانی پارێزگایەکە کات پێم وابێ ئەو سەفەرەی ڕۆحانیش هەر لەو ئاراستایە و پێم وانیەش ینی مەبەستێکی تایبەت بێ هاتنی بۆ کوردستان هەر وەکو چۆن سەردانی پارێزگاکانی تری ئێرانی شەکات ئەم جارە زاهێرن لە ڕوتینی ئیداریەکەیان نۆبەی کوردستان بووە و هاتووەتە کوردستان لەسەر ئەوە کە بەرحاڵ ئاقاری کۆمەڵگای مەدەنی لە کوردستانی ئێرانە چۆنە باتەوە جوو بە سەفەری هاتنی کوردستان هاتنی ڕۆحانی بۆ کوردستان پێم وابێ باتەوەجو بە ئامارەکان باتەوەجو بەو ڕووداوانەکە لە ماوەی ئەو ماوەکە ڕۆحانی هاتەتە سەرکار شتێکی تایبەتی لەوانەیە کرانەوەیەکی ڕەوانی یان جۆرێک لەباری ڕەوانی و جۆرێک کرانەوەیەکی نامەلموس هەستی پێ بکرێت بەڵام ئامارەکان ئەوەمان پێ ئەڵێت کە شتێکی تایبەتی بەدی نەکراوە لە وەختەوە کە ڕۆحانی هاتووەتە سەرکار بە نسبەت کۆمەڵگای مەدەنیۆ و ئەبینین کە چاپەمەنیەکان یان بڵاوکراوەکان کە لە ماوەی بڵێن 2 ساڵی ڕابردووە هیچ بەرزۆبوونێکی بەرچاوی بەخۆیەوە نەبینیوە و بەشێکی زۆر لە چالاکانی مەدەنی هێشتا هەر لەژێر فشاریان لە زیندانەکان. بەڵێ کاک ئەمین هەروەکە بەڕێستان ئاگادارن و بینەرانی خۆشەویستیش لە ئەو ئێوارەیە کە ڕێککەوتنی لۆزان هاتە ئاراوە خەڵکی شاری تاران بەتایبەت لە ناوچەکانی شماڵی تاران داوای مافی شارۆمەندیان دەکرد. پێت وایە مافی شارۆمەندی و ئەو مافانەی کە مافی هەر تاکێکی کۆمەلگایە لە 2 ساڵی داهاتووی دەسەڵاتی ڕۆحانیدا چۆن دەبێت؟ ئایا سەرکوت دەکرێت مەکو ڕابردوو یان نەخەیر کرانەوەیەک دەکرێت؟ وڵا پێم وابێ باتەوەجو بە ماهیەتی ئەو دەوڵەتە کە ئەو حکوومەتە کە هاتەتە سەرکار پێم وانییە زۆر جددی بێت لەسەر پەیگیری و لەسەر داکۆکیکردن لەو شتەکە ئەوان ناویان نا حقوقی شهروەندی چون هەر لە سنەیش کە ڕۆحانی قسەی کرد ئاماژەی بەوە کرد کە ئێمە بەدوای جۆرێک لە مافی شهروەندی یا حقوقی شهروەندی تایبەت و عەداڵەت خوازانەوەین یعنی نە تعریفێکی مشخصی هەیە بەڕاستی و ئەمە ئەوەش لە بەرچاو بگرین کە خود چەندین بەری یاسای بنەڕەتی یان قانونی ئەساسی ئێران هەیە کە دژ بە ئەو نەوع لە مافی هاوڵاتیان حقوقی شهروەندیە کە ئەمڕۆ لە دنیا لە سەردەمی لیبراڵ و لە وڵاتە لیبراڵەکان ناباتەوە جوور بە تەواو کەم و کۆڕیەکانەوە بەشێکی زۆر لە بەندەکانی یاسای بنەڕەتیش تەنانەت یاسای قانونی ئەساسی ئێران دژ بە شتەیە کە ئەوان باسیەکەن هەرچەند هێشتا معلوم نییە ئەوان تەفسیرێکیان هەیە بۆ حقوقی شهروەندی و یانەوێت چۆن جێبەجێ بکەن و دایسەیش نیشان دراوە کە هەوڵێکی وان نییە لە ئاراوە تەنیا لەوانەیە بۆ کۆکردنەوەی دەنگ یان بازێ وەختیش دەوڵەتی ڕۆحانی ئەمە بەکارهێنێت بۆ فشار لەسەر جناحی کۆنزەرواتیان تونڕەوەکانی ئێران کە هەر وەختی ئەوان بیانەوێت کە جۆرێک فشار بخەنە سەر کابینەی ڕۆحانی بەتایبەت بە نسبەت مذاکراتی ڤیەن و ئەوان کە ئەو شتەکە تێبڕی ئەویش ئەو شتانە مەترەحەکات و پێم وان نییە باتەوە بە ماهیەتی کابینەی ڕۆحانی وە ئەو شتانە کە باسییان کردە شتێکی جددیان لەلا بێت. بەڵێ کاک ئەمین هەروە کە ئاگادارن لە پێش پرۆپاگەندەی هەڵبژاردنەکانی سەرۆکۆماری حەسەن ڕۆحانی لە شاری سنە بەڵێنی بە بەرەی
یەکگرتووی کوردە. ئێمە ئەم شەهۆڵماندا کە لەگەڵ یەکێک لە بەڕێوەبەرانی جبهەی متحەدی کورد وتوێش بکەین بەڵام بەداخەوە پێک نەهات بەرەی یەکگرتووی کورد دا خاڵی وەکو پێشنهاد یا وەکو داواکاری دا بە حەسەنی ڕۆحانی و حەسەنی ڕۆحانیش قبوڵی کرد بەڵام ئەوەتە 2 ساڵ لە ئەو ماوە تێئەپەڕێ ئەو خاڵانە کە ئەتوانین ئاماژە بەوانە بکەین بەشداری نەتەوەکان لە دەسەڵات تا ئاستی کابینە جێبەجێکردنی ئەسلی 15 یاسای بنەڕەتی واتە خوێندن بە زمانی دایکی گەشەی سیاسی و ئازادی ڕێکخراوەکان لابردنی جیاوازیەکان لە ناو نەتەوەکانی ئێراندا لابردنی گوشارەکان لەسەر ئاین و مەسەبە جیاوازەکان و سوکایەتی نەکردن پێیان دانانی جێگری سەرۆکۆمەر بۆ کاروباری نەتەوەکان سپاردنی کاروباری ئیداری پارێزگاکان یا ئۆستانەکان بە خۆیان واتە حکومڕانی مەحەلی گەشەی ئابووری بنەڕەتی هاوشانی شارە فارسەکان و دانانی ئۆستاندار و مدیر کولەکان لە ناو خودی ئەو نەتەوە بندستانەی ئێراندا بەڵام تایسە پێک نهاتووە پێتان وایە لەم 2 ساڵەی داهاتوودا بەرەی یەکگرتووی کورد یا بەرەی ئیسلاحوازی کورد دەتوانن بە ئەو مافانە بگەن بەڵا ئەگەر ئیجازەبان من ئێمە یەک شتمان لەبیر نەچێ بەداخەوە ئەبێ ئەمە ئەوە بڵێن کە متاسفانە چالاکانی ناوخۆیە کەسانێکە ئیسە جیاوازن بڕێک ئەتوانن جیاوازن بەرەی متحەدی کورد و ڕێفۆرم خوازانی کورد یعنی بەڕاستی ئەوان هیچ پرۆژەیەکی تۆکمە و مشخص و عینیان بەدەستەوە نییەوە هەر کەسێک کە هاتە لە سەردەمی هەڵبژاردن یان ئیسا سەرۆکۆمار بێت یان مەجلس ئەمانە کۆمەڵێک کەسن ببێەوە هیچ پرۆژەیەکی تایبەتیان بەدەستەوە بێ ئەوە کە بتوانن دواتر پەیگیر بن و جدی بن لەسەر ئەو شتانە هەمیشە ینی جۆرێک خۆیان هەرزان فرۆش کردەوە کەسی جوابیانی نەداتەوە ئەمە بینین کە ئەو ڕۆحانی لەو قسانەکە لەس نەکردی و کەسێک لە خەبەرنگارێکی کورد پرسیارێکی لێکرد لەسەر اختلافاتی مەسەلەن بینی شیعە و سونی لە حاڵەکە خۆی ئەوە ئەزانێت کە ئەوە هاتەتە ئوستانێکە بەرحاڵ ئەو اختلافاتانە زەقایتە جیاواز لە مەسەلەی نەتەوەی ڕۆحانی زۆر بە ئاسانیێژەکە هەچی شتە گوڵ و بولبولەوە هیچ مشکلێک لە وڵاتە وجودی نییە ینی من گەرەک ماوە بێژم کە ویستێکی جدی یان ویستێکی ڕێکخراویش لە ناو ئەو لایەنانەکە لە ناو خۆی کوردستانە هەن وجودی نییە و ببێ هیچ پەیگیری یان جۆرێک فیدبەکی ببێت ئەم داخوازیانە یان جۆرێک ئەگەر ئیمزایشی لێوەرەگرن چون بەداخەوە چون لەسەر شانی کۆمەڵگا یان لە ناو هەڵقوڵاوی کۆمەڵگانین وەم گروهانە زۆرتر شەبیهن بە کلوپایەکی ینی فکری ینی ئەبینین ئەو شتانەی زۆر نەتیجەی نییە من پێم وابێت هەرچەند من ئەمە بەحثێکی ینی وەکو شخصی یان شتێک ینی یان بەرامبەر بە کەسێکی تایبەت نییە بەڵام ئەبینین نەتیجەکان لە ماوەی 8 ساڵ دەوڵەتی ئیسلاحاتە بینیمان کە دواتر چه ئەنجامێکی لێبووە ئەبینین کە دوای سەفەرەکەی ڕۆحانیش زۆربەی تەنانەت ئیسلاح تەڵەبانی کورد کە هەمیشە لایەنگریان لە هەر چەشنە گوتارێکە لە مەرکەزەوە هاتەکردە ئەبینین کە ئەوانی ناڕازی بوون و ینی سەفەرێکی بێسوود بوو تەنیا یەک شت کە لەوانەیە بۆکو خاڵێکی پۆزیتیڤ شاوی لێ بکەین ئەوش ئەو نانی کورسی گرتنی کورسی زمانی کوردی لە زانکۆی کوردستانە بەڵام ئەمەش شتێک نییە ئەمە مێژوەکەی گەڕێتەوە بۆ مەجلسی شەشەم کە ئەو وەختە وعدی ئەم جێبەجێکردنی ئەمەیاندا بوو پێم وابێ خەڵک یان چالاکانی مەدەنی یان سیاسیەکان ینی ئەو ویستی خەڵکی کوردستانیان بەگشتی بزوتنەوەی کورد تەقلیل نادرێت بە دانانی کورسێک بۆ زمانی کوردی لە زانکۆی کوردستان ینی پێم هەرچەند هیچی شتە عینیەکانیشی پێ نەبوو تەنانەت باسی ئەوکەوتیان سنەی شتەکرێ بە مەرکەزی پایتەختی موسیقی ئێران ئەسەنەوە شتێش لە ئاران نەبوو یان بەحسی ئەوە کە مەریوان و بانە بکرێت بە منتەقەی ئازاد هیچ ئەو شتانەی هیچێکی مشخص نەبوو یعنی ڕاستیە نەتوانی بڵێن سەفەرێکی بێ دەستکەوت بوو. بەڵێ سپاس بۆ بەڕێز ئەمینی سورخابی چاودێری سیاسی لە وڵاتی ئەڵمان. زۆر سپاس منیش سپاس شوێکی خۆش. کاک فاروق بەڕێستان لە سەر و پرسیاری کۆتاییواتە ئەو بەڵێنانەی کە حەسەنی ڕۆحانی دەی بە بەرەی متحەدی کورد بەڵام پێش ئەوەی کە وەڵامی ئەو پرسیارە بینەوە ناوبەڕێک دەبینین و دێنەوە خزمەتتان.
بەرنامەی ئاور شرۆڤەیە، شیکردنەوەیە و وردبوونەوەیە. بەرنامەی ئاور وردبوونەوە و ئاوردانەوەیە لە هەواڵەکان، لە هەواڵە گرنگەکانی جیهان، ئێران و کوردستان. بەرنامەی ئاور شەوانی یەکشەمە و سێشەمە لە دوای هەواڵە کوردیەکان پێشکەشی ئێوەی بەڕێز دەبێت. لەم بەرنمەیەدا لەگەڵ میوانێکی بەڕێز ئاورێک دەدەینەوە لە هەواڵە گرنگەکانی جیهان، ئێران و کوردستان. لەگەڵ بەرنامەی ئاور شەوانی یەکشەمە و سێشەمە هاوڕێمان بن هەتا هەواڵە گرنگەکانی جیهان و ئێران و کوردستان لێک بدەینەوە. ئەستێرەکانی ڕۆژهەڵات تایبەت بە کاروانی شەهیدانی سەربەرزی کۆمەڵە کە گیانیان لە پێناو ئامانجە بەرزەکانی کۆمەڵەدا بەخت کرد. ئەو پێشمەرگە دلێرانەی کە بە گیان بەختکردن بە نیشتمان بەجێیان هێشت. ئەوان بوێرانە بۆ ئینسانیەت و بۆ ئازادی کوردستان درەوشان و تێکۆشان و شەڕیان کرد و گیانی ئازیزیان بەخت کرد. ئەمڕۆ پێشمەرگە بە چاوی گریانەوە لە تاسەی گیان بەخت کردواندایە و بە ئیرادەی پۆڵایین ڕێبواری ڕێگایانن. بە شاهێدی مێژوو کەم بوون لەو میلەتانە کە وەکو کورد نرخی ئازادی و ئازادبوونیان دابێت. گەر ببمە کێوی ئاڵتون بۆ ڕەنجدەران دەتوێمەوە، چەکەکەم بۆ دابنیە سبەی دەگەڕێمەوە. سەد جاری تر گیان بەختکەم لە ناو خوێندا بتلێمەوە، هەر دێمەوە ناو کۆمەڵە و سرودەکەی دەڵێمەوە. ئەستێرەکانی ڕۆژهەڵات هەموو شەوانی هەینی لە ڕۆژهەڵات تیڤ. سڵاوی دووبارە لە خزمەتی ئێوە خۆشەویستان بینەرەکە بینەری بەنامەی ئێوە ڕۆژهەڵات و دەتوان لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنەی واتە 00964 750 365 0416 لە ڕێگەی وایبەر واتساپ و لاین پێیان بۆ ئەم بەرنامەیە بنێرن و بەشداری لە بەرنامەکەدا بکەن. کاک فاروق هەروەکە پێش ناوبڕەکە ئاماژەم پێکرد بەرەی یەکگرتووی کورد لە دە خاڵدا داخوازیەکانی خۆیانیان پێشکەش بە حەسەنی ڕۆحانی کرد و حەسەن ڕۆحانیش بەڵێن ئەوەی داکە جێبەجێ بکەن. ئەو خاڵانە بوو کە لە کاتی توێژەکەی کاک ئەمینی سەرخابیدا ئاماژەم پێکردن. ئایا دەوڵەتی حەسەنی ڕۆحانی و بڕیاریشە بۆ ئاگاداری بەڕێز و بینەرانی خۆشەویست بڕیارە هەفتەی داهاتوو بەرەی یەکگرتووی کورد لەگەڵ هەیئەتی دەوڵەت کۆبنەوە لەسەر ئەو خاڵانەی کە ئاماژەم پێکرد دانیشتن بکەن. پێت وایە لەو ماوەی 2 ساڵەدا کە ماوەی سەرۆک کۆماری حەسەن ڕۆحانی ماوە دەتوانێت حەسەن ڕۆحانی بەو لەمپەرانەی کە لەباری یاسایی لەباری سیستمی حاکمیەتەوە کە کۆماری ئیسلامی هەیەتی دەتوان ئەو خاڵانە جێبەجێکەن؟ من لە کارنامەکەی جمهوری ئیسلامی ئەرزومکردن ئەم سیستم و ئەم دەستگایە هەر لە بنەوە هەر لە بنەڕەتەوە توانایی تەعاملی لەگەڵ بە ئیستیلاحی ئاغای خامنەئی لەگەڵ غەیرە خودی نییە. ئێستایش موسەوی کە بۆ خۆی یەکێ لە مۆرە ئەسڵیەکانی جمهوری ئیسلامی بەستاشە لە زیندانە. جا ئەگەر جمهوری ئیسلامی نەتوانێت لەگەڵ موسەوی کە خەیاڵی بوو
فەرهەنگی زمانی خومینی و ئینقلابی خومینی زیندوو بکاتەوە لەگەڵ ئەو نەتوانێ و تەعامل بکە یا پێشتیش منتەزری بڵێ یا پێشتیش منتەزری و زۆر میسالی تر هەیە بۆ لەگەڵ من و تۆ کە داوای ئازادیەکەین داوای حقوقی بەشەریەکەین داوای دموکراسی و ئازادی بەیانەکەین داوای حدی ئەقل ئیمکاناتێکەکەین بۆ ژیان لەم کۆمەلگایە بۆ دەبێ ئیجازە ئێمە بدا من بەش بە حاڵی خۆم وا دەزانم تا ئێستا ئاغای ڕوحانی بەڵێ لەسەر کاغەز هێندێ شعاراتی بۆ خەڵک داوە بەڵام چونکە جمهوری ئیسلامی هێندە تاریکە سەلات و بێدەرەتانی کردبوون خەڵک دڵیان خۆش بوو بەمە کە ئەتوانێت شتێک بێ ئەتوانێت کارێ بکە من بەش بە حاڵی خۆم لە زەرفیەتی و کۆمەلگای لە زەرفیەتی نظامی جمهوری ئیسلامیە ئەمە نابینم حەسەنی ڕوحانیش بەشێکە لەم دەستگایە بەشێکە تۆسکاڵێک دەیەوێ هێندێک قسە لەسەر ئەم شتانە بکە ببە نییە ئەگەر قسەی لەسەر بکات چون ساڵان ئەگەر قسەی شەو کردایە دەگیرەی قسەت باسی ئەمریکات کردایەتەوە دەستگیرێکرای دەبووی بۆ عاملی ئەمریکای بەڵام ئەمان هێندێ هەنگاویان هەڵێناوە بۆ شکاندنی بەعزە کەلیماتێ بۆ شکاندنی بەعزە قسەیەک تەنها لەوە زیاتر هیچ کارێکیان بۆ خەڵک نەکرد و کارناوی حەسەنی ڕوحانی لە 2 ساڵی ڕابردووش ئەوەی نیشانداوە چ بەرامبەر بە حقوقی کرێکاران چ بەرامبەر بە ژنان چ بەرامبەر بە میلیتەکان و بە هەمووی ئەوانە بۆ یەکە من بەش بە حاڵی خۆم وا نازانم کە زەرفیەتی ئەم سیستەمە ئەم دەستگا فکریە و ئەسن کولی ئەم نیزامە توانایی بەراوردەکردنی حدی ئەقلی ژەڵە حدی ئەقلی حقوقی بەشەر حقوقی میلیەتەکان و خەڵکی چەوساوە و تەبەقی خوارەوە تەمین کرد بەڵێ کاک فەرەغدی مەولات بینەڕانی خۆشەویستیش لە ئەو ڕێگانۆ کە ئاماژەم پێکرد بەشتری بەرەمەکان کردووە لەوانە هەڵۆ 64 لە شاری ساڵەوە دەڵێ سڵاوی میوانی بەرامەکەتان دەکەم دەستخۆشتان لێ دەکەم بەرامەکەتان بەڕاستی ڕوونکردنەوەی زۆری تێدایە بەردەوام بن و سەرکەوتوو بن سپاس بۆ هەڵۆی 64 لە شاری ساڵەوە وەروەها کارزان سنە دەڵێت سڵاو ڕۆژ باش ئێوارەیە سپاسی دەکەین بە خێراتنی کاک فاڕۆق بۆ بەرنامەکەتان دەکەم بەڕای من ڕۆحانی لە قسەکانی ئەڵێت کە ئەگەر ئێمە نەبووین ئێستا هەولێر و عێراق دەکەوتە دەستی داعش و تەنها لەبەر ئەوە بووکە داعش نەتوانێت نزیک سنوورەکانی ڕۆژهەڵات بێت چونکە مەترسیەکی گەورە بوو بۆ سەر ئێران بوو هەروە دەزانن ئەمڕۆ پێشمەرگە نەتەنها لە کوردستان بەڵکو لە تەواوی جیهان بەرگری ئەکات نەتیجە ئەگرین ئێران لە خۆی بەرگری کردووە نەک لە باشوور و لە عێراق و لە دوایین قسەکانی وتویە کە نەتەنها لە عێراق بەرگری دەکەین بەڵکو هەر شوێنێک کە تیرۆریستی تێدا بێت بەرگری دەکەین لە حاڵێکدا کە خۆی تیرۆریستە و تیرۆریست پەروەرە سپاس بۆ کارزانی خۆشەویست لە شاری سنە بینەرێکی دیکە بە ناوی ڕۆحانی لە شاری سنە دەڵێت حەسەن ڕۆحانی لە ئەو منشورە دەمادەیەدا کە بەڵێنیدا جێبەجێ بکات هیچ کامیانی جێبەجێ نەکرد تەنها نەیویست چاوی بە تەنانەت نەیویست چاوی بە ئەندامانی بەرەی یەکگرتووی کورد بکەوێت هەروە کە کافاڕۆق ئاماژەی پێکرد بەڵێنی دانانی وەزیری ئۆستاندار مدیر کولەکان و دانانی سەفیری دا کەچی کارمەندێکیشیان لە وەزارەتی خارجەدا نییە کام بەڵێن و کام وەفا شاهۆ میرانی نەینووسیوە لەکوێ پەیامەکی نارد دەڵێت ئەسڵاو شەوتان باش منیش لەسەر ئەو باوەڕم کە بەرەی ڕێفۆرمخوازی دەوڵەتی ناتوانێت هیچ کام لەو داواکاریانەی کە ساڵەهایە باسی دەکەن بەدی بهێن چۆن دەبێت قانون بگۆڕن تا بتوان باز لە ئەو داواکاریانە دەبکەن شاهۆ میرانی بینەرێکی دیکە بە ناوی زریان مەریوانی دەڵێت لە پێش هاتنی ڕۆحانی بۆ شاریستە دەست و پەیوەندەکانی ڕژیم لەلایەک و بەرەی ئیسلاحخوازی کورد لەلایەکی دیکەوە بانگەواز و پاگەندەی ئەوەیان بڵاو دەکردەوە کە دوو شاری مەریوان و بانە دەکاتە ناوچەی ئازادی تیجاری یا منتەقە ئازاد بەڵام نەک هەر نەیکرد بەڵکو باسیشی لێوە نەکرد تاکەی گاڵتە بە شعوری سیاسی و ئیجتماعی ئەو خەڵکە دەکەن زریان مەریوانی لە شاری مەریوان بینەرێکی دیکە بە ناوی سەحەر بیجاری دەڵێت من کوردی نووسینم زعیفە دەوڵەت ڕۆحانی و دنیای سیاست یەکجار ئەتانن درۆ بکەن لە یەک خەڵکە خەڵکی سەنەندەج و دەوروبەر و تەمام کوردستان ناوێت ئیتر درۆکانی ڕۆحانی باوەڕ بکەن سەحەر بیجاری لە شاری بیجار
بینەرێکی دیکە بەناوی شیوا مەریوان دەڵێت من چەند ساڵ لەمەوە پێش وها بیرم دەکردەوە کە دەوڵەتی ڕۆحانی دەتوانێت پەنجەرەیەک بەڕووی کوردا بکاتەوە گوێ دەگرێت بۆ ماف و داخوازیە سەرەتاییەکانی کورد لە چوارچێوەی قانوندا نەکە ئەوەشی نەکرد بەڵکو پشتی لە بەڵێنەکانی خۆی کرد. شیوا لە شاری مەریوان. سپاس بۆ ئەو بینەرە خۆشەویستانەی کە لەو ڕێگایانەوە بەشایی لە بەرنامەکاندا کرد. کاک فاڕۆق لە ماوەی دووسێ حوتی ڕابردوودا بەرەی یەکگرتووی کورد داوای ئەوەی کردیا پێشنیاری ئەوەی کرد کە دەتوانێت ناوبژوانی بکات لە نێوان ئۆپۆزیسیۆنی کوردی ڕۆژهەڵات و کۆماری ئیسلامیدا. ئایا بەو لەمپەرانەی کە لەباری یاسایی و لەباری سیستمی حاکمیەتەوە لە بواری ئیدۆلۆژیکبوونی کۆماری ئیسلامیەوە وەها پرۆسەیەک دەتوانێت بەرەو پێش ئەنگاو بنێت؟ کاکە مختار کارنامەی جمهوری ئیسلامی لازم ناکات بچین بۆ تاریخەوە. کارنامەی جمهوری ئیسلامی نیشانی داوە جمهوری ئیسلامی فقط بە زۆر یعنی زۆری بۆ بێ و فشاری بێتە سەر و کاتی خۆی لە شەری ئێران و عێراق هاروە وەختە زانیان خەریکە شکستە خۆن مەجبور بوون تەسلیم بن. لە بەرنامەی ئەتۆمی وەختە زانیان خەریکە مزمەحی لە بن و ئەسڵ نیزامەکە خەریکە لە دەستیان دەرەچێ مەجبور بوون تەسلیم بن. جمهوری ئیسلامی فقط و فقط لە مقابل مقاومەتی خەڵک و لە مقابل مبارزەی خەڵکە دەکرێت پاشەکشی بکە. دەنا بۆ خۆی بە تەبیعەتی خۆی و بە ساختاری خۆی توانایی هەنگاونان بۆ هیچ گۆنە ئیسلاحاتێک لە داخلی خۆیانە نیانە. ئەگەر ئەیژڵێن ئیسلاح تەلەب ئیسلاحاتی نێو جمهوری ئیسلامی بە خەیاڵی خۆیان خەریکن جمهوری ئیسلامی بڕێ ئارازێنەوە جا فەرق ناکات چ کورد بێ لەگەڵی بێ ئەو کرێکارەی وا دوێنێ و پێرەکە چووە شوورای کرێکاران خۆ کرێکار بوو بەڵام بە تەدریج شوراهای کاریگەری بوون بە بەشێک لە ئەندامی سەرکوت بۆ خودی کرێکاران. ڕفۆرمخوازیش ئەوەی پێی وابێ جات کووردە یا هەر میلەتێکی ترە پێی وابێ بە ڕفۆرمخوازانی نێو جمهوری ئیسلامی دەتوانێت ئەم حکوومەتە قانە کاکە ئاڵوگۆڕ بکە. بەڕێی من انتظارێکی عەبەسە و باشترین ڕێگە و ئەساسیترین ڕێگە و ئەو شتێک کە 37 ساڵە تەجربە بە ئێمەی کوتووە تەنها بە مقاومەت و مبارزەی خەڵکان بە مبارزەی کرێکاران بە مبارزەی ژنان بە مبارزەی میلەتان بە مبارزەی ئازادی خوازانە ئەم جمهوری ئیسلامی دەکرێت وادار بە پاشەکشێ بکەین. بڵێ کاک فەرق بۆ زانیاری بەڕێزیشتان ئەوەیە کە ماوەیەکە بەرەی یەکگرتووی کورد داوای ئەویان کردو داوای مجوزیان کردو وەکو حیزبێکی ڕسمی بناسرێن. لە سەروبەندی دەسەڵاتی خاتەمیدا چەندین حیزب ئیجازەی ئەوەیان پێدرا کە بنکە و بارەگایان بکەن و لە شارە گەورەکانی ئێراندا بەڵام ئەوەش بە بەرەی یەکگرتووی کورد نەدرا و بە خەڵکی کوردستان یا دیکە بە نەدرا. دێمەوە خزمەت کاک فاڕۆق بینەرێکی دیکە بە ناوی شۆڕش لە شاری مەهاباد دەڵێت ڕوخساری ڕاستەقینەی کۆماری ئیسلامی دەبێت لە سەرکوتی ڕۆژانەی خەڵکی ئێران و کوردستان ببینین نە لە دەم و دەستگا و پرۆپاگەندەکانی. سەرکوتی کرێکاران معالیمان ژنان و نێتەوەکانی ناو ئێران بەشێکن لە سروشتی ئاسایی کۆماری ئیسلامی. تەجربە پیشانی ئێمەی داواکە هەر کات دام و دەستگای بەسیج و ئیتڵاحات هەر کات پێیان سەلاح بێت دەست لە هەلومەرجی وڵات دەردەدەن و دەستەکەن بە نظامیکردن. وڵات لە پرسی ئەتۆمی دیتمان کە کۆماری ئیسلامی لە ئاسی نێونەتەوەییدا وڵاتێکی زایف و لاوازە و ڕۆژ بە ڕۆژ پاشەکشەی پێکراوە. خەڵکی ئێران لە بواری فەرهەنگی و زانستی و ماوەیەکی زۆرە کۆماری ئیسلامیمان بەجێهێشت و مانەوەی ئەم سیستمە گرێدراوە بە سەرکوبی خەڵک. تەنانەت کاتێکیش خەڵکی ئێران دەچنەوە پشت ئیسلاحخوازان لە ڕاستیدا لە دەریچەیەک دەگەڕن کە لە کاتی پێویستدا پاشەکشەی پێ بکەن. بەرەی یەکگرتووی کورد کاتێک دەتوانێت بەویستەکانی حەداقەلی کوردستانیش بگا کە ئاستی پاشەکشەی سیستم لە ناو خودی ئێراندا بوونی هەبێت. ئەوش بە جۆرە لە جۆرەکان تەییدیەوەکە کە دەبێت کۆماری ئیسلامی لە لاوازی دابێت ئەو کات مل بە خواستەکانی خەڵکی کوردستان دەدات. ئیجازە بە تەوزیحێک بدەم بۆ ئەو مەسەلە کاکە گیان هەر هەنگاوێک وەلەو کانە هەنگاوێکی شکۆڵەش بێ ئێمە دەبێت بە دوایەوە بین وە پڕی بکەینەوە و هەنگاوێکی تر بڕۆنێ پێشێ. ئەم داخوازە شکۆلانە گورتە و کوردانە لە نێو خەڵکی کوردستان و لە نێو جامیعە و کۆمەلگای ئێرانە کە بەرەبەرە دەبێت دەست بنە یەک. بزوتنەوەکان حاصڵی
ئەم کارانە ئەم جۆگە چکۆلانانە دەبێ بکەونە سەری کتابێ بە سەڵاوێکی گەورە خۆی بزوتنەوە ئەساسەن کلاسی و ئاموزشە نەک تەنها ئەوەی تۆ خەریکی داخوازەکە دەگرێت ئەسم بەشداریکردن لە بزوتنەوە کۆمەڵایەتەکان باشترین ئاموزشە بۆ پەروەردەکردنی ڕەهبەرەکانی خۆیان و بۆ داخوازەکانی خۆیان لەبەر خاطرەوە ئێمە لایەنگری هەر گۆنە هەنگاوێکی وەلەو کانە زۆر زۆر چکۆلیش بێ هەین و لە پشتین و پشتیوانی لێکەین و تەقویەتێکین و حەولە دەین بەڕێگایەکی دروست و ئەمەیا بیبین تاکوونی بڵێت بزانین کە مبارزەی کرێکاران مبارزەی ژنان مبارزەی ئازادی خوازان دانیشتجویان معلمین میلەتان هەمووی دەبێ پێکرا وردە وردە دەست بە یەک من لەو مەوقعیەتەدایە دەبینم جمهوری ئیسلامی ممکنە وادارکەین بە پاشەخشە ممکنە واداریکەین بەوەی بتوانێت یعنی مەجبوری کەین ددان بە هێندێ حقوقی خەڵکا بنێ بەڵام دەبێ ئەوەش بزانین کە مادام لەحزەیە تەردید بکەی و پێ دوابێەوە تەواوە جمهوری ئیسلامی دووبارە گەڕێتەوە سەر فشارەکانی خۆی و سەر کوتەکانی خۆی ئەمڕۆ جمهوری ئیسلامی هیچ حربەیەکی ئیدئۆلۆژیک و حەقانیەتی ئیسلامی ئەوانەی بەدەستەوە نەماوە خەڵک لیان معلوم بۆم حکوومەتە چییە ئەوەندەی لەتمەی لە کۆمەلگاداوە هەر ئەوەندەی دەتوانم بۆ باس بکەم کە ئەوەندەی لەتمەی لە دینیش داوە خۆ جمهوری ئیسلامی ئەسڵەن کەرامەتێک کە پێشووتر خەڵکی ئێران هەیان پێشم ئەمڕۆ خەڵکی ئێران ئایا بەڕاستی دوای 37 ساڵ ئەمڕۆ موسڵمانترن یا پێش جمهوری ئیسلامی هەموو خەڵکی بێزار کرد ئەسڵ لە کولی مەزهبیش حتا بێزاری کردن لەبەر خاترەوە تەنها ڕێگەی خەڵکی ئێران و تەنها ئێمە وەکو کورد لە کوردستان تەنها ڕێگەمان مبارزە و پەیداکردنی دۆستە لەسەر تاسەری ئێران لەگەڵ ئینقلابیون لەگەڵ شۆڕژگێران لەگەڵ جنبشی ژنان لەگەڵ جنبشی کرێکاران و لەگەڵ هەموو ئەو جنبشانی کە بەڕاستی حەق و حەقانیەتیان پێدە و داخوازی دموکراسی و ئازادی خوازیەکەن ئێمە دەبێ کەڵک لەو ئەنێرژی و تەوژمە وەرگرین و ئەوانیش بە تایبەت لێرە شتێک دەرز بکەمەویش ئەوەیە ئێستا لە سووریا کورد بووەتە یەکێک لە پایە ئەساسیەکانی ئازادی و دموکراسی ئێستا لە عێراق کورد بووەتە یەکێک لە پایە و ئەساسەکانی بە دڵنیاییەوە پێ دەڵێم لە ئێرانیش کورد هەر موقعیەتی هەیە کورد دەبێتە پایەی ئازادی و دموکراسی بۆ یەکە ئەمن هەر لێرە پێم وایە هەموو ڕۆشنبیران هەموو ئازادی خوازانی ئێران دەفێت دیفاع بکەن لە بزوتنەوەی کورد تاکوونێ کورد وەکو ئەو ستونە قایمە ڕاگیرکەن و پشتی بگرن و دیفاع لێ بکەن لەبەر ئەوە من وا دەزانم ئێمە ئەرکێکی زۆر مێژوویمان نەک تەنها وە کورد بۆ میلەتی خۆمان هەیە بەڵکو وەکو ئێرانیش بۆ ئێرانمان هەیە بەڵێ کاک فەرغەت دێمە وڵات بینەرێکی دیکە بە ناوی ئاسۆل مەریوان سڵاو و میوانی بەرنامەکەت کاک فەرۆق هیوای سەلامەتی و تەندروستی بۆ دەخوازین سپاسی دەکەین ماوەی زیاتر لە 16 ساڵە بەرەی ئیسلاحخواز داوا لە کۆماری ئیسلامی دەکەن کە داواکاریە سەرەتاییەکانی خەڵکی کوردستان ڕعایەت بکەن بەڵام هەر سەرکوتکراوین ئەشکەنجە دراوین تەنانەت شینگە پارێزانیش بەند دەکرێن ئیتر چ ئومێدێکمان بە دەوڵەتی تەدبیری ڕۆحانی بێت بینەرێکی دیکە بە ناوی جەمشید سنا ڕۆحانی دەوڵەتەکەی لە سەفەری ئەم جارەیان بۆ سنا وەڵامی خۆیان گرتەوە ئەویش کەمترین پێشوازی خەڵکی سنە لە ڕۆحانی بوو بە زۆر خەڵکی دێهاتەکان و شارەکانی تریان هاوردبووە ئیستادیۆم هێشتا وەرجگاکە پڕ نەبوو بوو ئەمە ڕسواییەکە بۆ ئاغای ڕۆحانی دەوڵەتەکەی ئەوەش نیشان لەوەیە کە کاری باشیان بۆ خەڵکی کوردستان نەکردووە جەمشید سنا هێرۆ چەمشاری دەڵێت بەداخەوە حافزەی خەڵکی کورد زۆر زەعیفە و 2 ساڵتر ڕۆحانی دێتەوە سنە و بۆ چەندەمین جار دەڵێت ئەوەتان بۆ دەکەم و ئەمەتان بۆ دەکەم و خەڵکیش باوەڕی پێکات و دەنگی پێدەدەن و من داواکارم کە خەڵکی وشیار بن و نەکەونە داوی ڕووباهێ بەنافش هێرۆ چەمشاری بینەرێک بە ناوی کارۆ ئاڵمانە دەڵێت ئەگەر قانونی ئەساسی کۆماری ئیسلامی بخوێنینەوە هەرگیز باز لە ڕیفۆرم و ئیسلاحات ناکەین چون مەزهبی ڕسمی وڵات شیعی ئەسنا عەشەریە و باقی مەزهبەکان ناڕسمین زمانی فارسی ڕسمیە و هەرچەند ئاماژەی پێکراوە کە لە پاڵ زمانی فارسیدا زمانەکانی دیکەش ئازادە بەڵام شۆڤێنیزمی فارس تا ئێستا ئەو ئیزنەی نەداوە بینەرێکی دیکە بە ناوی ئارام لە جوانڕۆ دەڵێت بەڕای من دەبێت کەمپەینی گۆڕینی قانونی ئەساسی دروست بێت و هەوڵ بۆ گۆڕینی مادە قانونیەکان بدەین تا کورد و باقی نەتەوەکان
بگەن بە مافەکانیان ئارام لە شاری جوانڕۆ. سپاس بۆ ئەو بینەرە خۆشەویستانەش کە بەو شێوەیە بەشداریان لە بەرنامەکەدا کرد. کاک فارۆق، ماوەی 16 ساڵە بەرەی ئیسلاحخوازی کورد و بەرەی یەکگرتووی کورد داوای ئەوە دەکەن هەرچەند کە بەرەی یەکگرتووی کورد لە ساڵی 84 پێکات داوایان لە دەوڵەت یەکگرتووەکان کردووە کە چاوی ئەمنیەتی لە کوردستان لابن و عادڵانە دابەشکردنی پۆستە ئیداری و سیاسیەکان و زیاترکردنی پرۆژە اقتصادیەکان لە کوردستان زیادکەن. ئایا لەو 16 ساڵەدا بە جۆرێک لە جۆرەکان بەتایبەت لە 2 ساڵی دەسەڵاتی حەسەنی ڕۆحانیدا تایسە نەکراوە؟ ئایا ئەمە ناتوانێت دابڕانێک دروست بکە لە نێوان بەرەی ئیسلاحخوازی بەرەی ڕێفەرمخواز لە ئێراندا نەکە دەسبەت بە کورد و منزور بەرەی ئیسلاحخوازەکە کە داوای ئەوانەکە بزانێت پێنەگەیوە ئایا لە جمهوری ئیسلامی پەشیمان نابێت ئیسلاحخواز لە ناو سیستمی حاکمیەتی کۆماری ئیسلامی بەتەنیایی وڵا دیارە بەرەی ئیسلاحخواز دیارە بە تااقەتە 16 ساڵ و داوای شتێ بکەی و هەر جوابن دەدەنەوە دیارە تااقەتی زۆرە بە نەزریم. بەڵام هیوادارم دوای 16 ساڵ حاڵی بوو بن کە ئەم ڕژیمەی کە ئەوان لەگەڵین و ئەم ڕژیمە و پیان وایە بە ئیسلاحاتیان بۆکە تێگەیشت بێتن کە ئەم سیستمە، ئەم دەستگایە، ئەم عەقلیەتە، ئەم شعورە، ئەم دەوڵەتە، ئەم نەوع مدیریەتە توانایی ئیسلاحاتی واقعی لە کۆمەلگانیە ناتوانێت بیکە. ئەمن ئەرزم کردی موسەوی مۆرەی ئەسڵی خۆیەتی چەند جار پیا ئەم مثالە لێ بداتەوە مۆرەی ئەسڵی خۆیەتی وەستا لە زیندانایە. ئیسلاحاتی چی؟ ئیسلاحاتیش تێرمێکە بۆ جارێکی تر ئەوام فەریبی لە نێو کۆمەلگای خەڵکی کوردستان وەک 37 ساڵە بە ئەوام فەریبی خەریک نەبن. مگەر ئەغای خومینی کاتی خۆی ناتە سەرکارنێک و نەفت مفتە و بەرق مفتە و ئاو مفتە و هەموو شتێ مفتە و وڵاتێکی خۆش و بۆچی بڵێ ئەمە حاصلەکەیەتی ئەم نەفتە مفتە و ئەم گازە مفتە کەوتە. کاکە یەک لە نێو قسەکانی تۆ باسی ئەوەی کردکوتی جمهوری ئیسلامی گویا و توێتی ئێمە دژ بە تەروریستین. تۆ دیقەت کە لەم وەقاحەتە جمهوری ئیسلامی خۆی کانگای تروریزمە، جمهوری ئیسلامی خۆی ئەسڵەن بە شێوەکار و مێتۆدەکار کانگای تروریزمە. ئێستا خەریکە دێچێتە پشتیەوە کە گویا ئەوە دژی تروریزمە و ئەوە خەریکە بەرگری لە تروریزمەکە. ئەمە بەڕاستی کایەکردنە بە شعوری خەڵک. ئەمە سیاسەتیش نییە. ئەمە وەگەوایە هەر بەلاکان چۆنە چنە سەر مینبەر و سۆن و قورآن خوۆن. مەگەر ئەحمەدی نیژاد چەند ساڵەوە پێش نەیدەکوت من ئەمە ئەو ئیمامی زەمان و خەریکمە بم بە ئیمامی زەمان و ئەمە ئەوان لە حەماقەت و لە بێخیرەدی و لە بێئەندیشەی نانەخۆن لە نێو کۆمەلگایەکە کە ئەندیشە و خیرەت و عەقڵ و شعور ئەو هەموو لیسانس و دکتورە کە ئێستا لە ئێران هەن تۆ بڵێ دوای 37 ساڵ خەڵکی ئێران و بە تایبەتەن خەڵکی کوردستانیش تووشی ئەو تەمەهوە بن کە گۆیا بە ریفۆرم دەتوانن ئەم ڕژیمە وادارکن. ئەم ڕژیمە فقط بۆ فقط تا ئێستا نیشانی داوە بە مبارزەی سەرسەخت و پێگیرانەی هەمەلایەنە فقط و فقط بمانە وادار بە پاشەکشێ بێ. بەڵێ ئارمان دەڵێت کەنی نووسوە لە کوێ پەیامەکەی نردووە سڵاو ڕێز بۆ بەرنامەکەتان ئاواتەخوازم کەرۆ بەردەوام بن ئێمەش سپاسی دەکەین. دەڵێت من باوەڕدارم کە نە دەوڵەتە خاتەمی و نە دەوڵەتە ڕوحانی و هیچ دەوڵەتە ڕێفانخوا نەخواهان توانست از مشکلات کوردستان بکەهن چون خودشان عامل این مشکلات عدیده هستند. ئارمان کەنی نووسوە لە کوێ پەیامی نردووە سپاس بۆ پەیامەکەی. هادی لە سنە دەڵێت ئەسڵام خەستە نەبوون ڕۆحانی و دەوڵەتەکەی تەنیا درۆی کرد لەگەڵ خەڵکی سنە چون قەوڵیدا کە ئۆستاندار کورد بێت غەیرە کوردیان داسەپان بۆچە لەم گشتە کەسە باشە کە لە سنە هەز کەسێک نەبوو بیکەنە ئۆستاندار. من داواکارم کە نمایندگانی کوردی مەجلسیش ئەو هەڵوێستایان بێکە نمایندگانی ئۆستانی فارس بوویان. ئۆستاندارێکی غەیرە ئۆستانە فارسیان سەپان بەسەر ئۆستانی فارزە بۆ شاری شیراز بەڵام هەر 28
نمایندەکەی ئۆستانی فارس ئێستاعفایان دا و داوایان لە وەزیری کشوەر کرد کە لە بڕیارەکەی پاشگەز بێتەوە. زاهدیان سەپان بەسەر خەڵکی کوردستاندا، بەڵام نمایندەکانی کوردی مەجلس هیچ هەڵوێستێکیان نەبوو. دەبووە بەیاننامەیاندایە بەدواداچوونیان کردایە یا ئێستاعفایاندایە وەکو نمایندەکانی ئۆستانی فارس. بەڵام ئێمەی کورد چ ئەوانەی کە لەناو حاکمیەتن و چ ئەوانەی لەبەری ڕێفەرمخوازن بەهۆی ئەوەی کە کۆماری ئیسلامی هەمیشە بەرچەسپی جودایی خواز و جودابیر و ئەوامەڵی دەستی بێگانەین، لەوەش ترساوین کە ئێستاعفایەک بۆ مافەکانی خۆمان بدەین یا بە جۆرێک شکایەتی خۆمان بە دەسەڵات بکەێنین. کاکادی لە شاری سنا. ئەحمەد لە کامێران ببورن. ئەحمەد لە کامێران دەڵێت کورد یا بەواتایەک بە شەستونی نشینەکەی بە درێژایی دەسەڵاتی جمهوری ئیسلامی زوڵمی لێکریا. لە تارانی پایتەخت کە خامنەی و ڕۆحانی باز لە برایەتی و بەرابەری شیعە و سونی ئەکەن، مزگەوتێکی تیان نییە بۆ سونیەکان و تەنیا نمازخانەیەکی تیابوو، ئەویشیان لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕووخان. کام بەرابەری و کام حقوقی بەرابەر. ئەحمەد لە شاری کامێران، سپاس بۆ پەیامەکەی. بەڵێ خۆشەویستان، ئێستاش پەیوەندێکی تەلەفۆنیمان لەگەڵا هەروە کە ئاگادارن حەسەن ڕۆحانی لە شاری سنەدا ئاماژەی بەوە کرد کە شاری سنا پایتەختی هونەر و مۆزیکە. بۆ ئەم مەبەستا و توێژە بکەن لەگەڵ کاک حسەینی شەریفی هونەرمەند کردووە. سڵاو، ئەو کاتتان باش. سڵاو کاکە گیانە و کاتت باش. باشتر بەڕێزم. کاک حەسەن، ئەو هەروە کە ئاماژەم پێدا، حەسەن ڕۆحانی لە شاری سنەدا ئاماژەی بەوە کرد بەجێگای ئەوەی کە ئەو بەڵێنانەی کە لە تووری بەرنامەکەدا لەو دەخاڵەدا بەرەی یەکگرتووی کورد پێشکەشی حەسەن ڕۆحانی کردبوو جێبەجێ بکە، هات لە شاری سنەدا باسی لە پایتەختی هونەری کرد. ئەوە لە حاڵێکدایە کە دەیان هونەرمەند وەکو بەڕێز ئاوارەی هەندەران دەیان هونەرمەند لە شارەکانی ناوخۆی کوردستان یا بێکار کراون یا مەجاری کارکردنیان پێ نەدرێ. ڕای بەڕێستان لەمبارەوە. عزیزەکەم، من خۆشەویستیم هەیە بۆ بینەرە بەڕێزەکانتان، بەڵام ئەوە بەڕێی من هیچ پێشکەشکردن و تەقدیمکردنی شتێک نییە. ئەوە ئێعترافێکە کە حکوومەتی جمهوریەتی ئیسلامی بە شناس و هویەتی ملەتێک دەیکا. ئەوە لە خلالی ئەو کەلتوری لە خلالی سیسەڵا خۆ دروست نەبووە. ئەو شارە پڕ بووە لە هونەرمەندی ئازب، هونەرمەندی دەنگبێژ، هونەرمەندانی دیکە کە لە هەموو بوارێ هونەریەکاندا. ئەوە دەستکەوتێکە کە میلەت خۆی هەیەتی، خۆ ئەو پێشکەشی نەکردووە. ئەوە ئێعترافی ئەوانە بەو هویەتە کە ئەو میلەتە بۆ خۆی هەیە. بۆچی لەوەها بارودۆخێکدا لەوەها سەردانێکدا کە دەبووە باسی گرنگی یا تەرخە و پرۆژەهای کەلانی اقتصادی و سیاسی هەبوایە بۆ شاری سنە یا ئۆستانی بەناو کوردستان، بۆ باس لەوەها شتێک دەکات لەوەها هەلومەرجێکدا؟ ئەرز دەکەم مەسەلەی سیاسی مەسەلەی جیاوازە کە هەموو برادران باسیان کرد و لێ دەزانن و هەمووشمان پێ دەگەین. بەڵام حقیقەتی ئەوەیە کە حکوومەتی جمهوریەتی ئیسلامی ئەسڵەن ئامادە نییە معتەرف بە شتێ بێ. بەڵام لە سنا ئەو واقعی کە سەدان ساڵە لە سنا هەیە وەکو دەستپێکێکی هونەریکی بەرجەستە، ئەوان پیان ئاعتراف کردووە. ئەیسە ناچەند ئاعترافی بکەن، یعنی ئاعتراف بە بەشێک لە کەلتوری ملەتێکە بۆ خۆی تیدایە. لەبەرەوە من پێم وایەوە دەستکەوتێکە بۆ میلەت، نە دەستکەوتێک بێ کە ئەوان بۆ خۆیان دەستنیشان بکەن کە ئێمە ئەوە تەقدیمی ملەتێکمان کرد کە پایتەختی مەسەڵەن هونەر و ڕۆشنبیریە. نا، ئەوە هی ملەتێکە کە بۆ خۆی بە درێژی ساڵانێک ئیلان کردووە، ماندوو کردووە و خۆی پێگەیاندووە و ئەو حکوومەتە ناچار دەکات کە ئەخیرافی پێ بکات. لێرە من فەقەت دەتوانم ئەوە بڵێم کە ئەو بابەتە سیاسیانە هەمووی ڕووناکە، هەموو شتەکان دیارە. یعنی کەسێک نییە لە ئێران یا ملەتانی کە دەوروبەری ئێران شادەژین نەزانن تەواقەتی ئێران و سیستەمەکەی چییە. بەڵام لای من ئەوەی ئەترافێکی گەورەیە کە تۆ وەکو حکوومەتێک بە ملەتێکە پێی معتەرف نیت وەکو سیاست، تەوا بوو لە هونەردا لە کەلتوردا پێ معتەرف نیت. بەڵێ، ئایا بە چاوگرتنیەوەی کە زۆرێک لە هونەرمەندان، زۆرێک لەو کەسانی کە توانای هونەریان هەیە جازایان پێ نادرێت کە کاری هونەری بکەن و یا بە جۆرە لە جۆرەکان بەشێک لە هونەرمەندانی مۆزیسیەن و هونەرمەندانی دەنگخۆشی کوردستان ئیجازەی کۆنسەرتیان پێ نادرێت
لە شارەکانی کوردستاندا ئایا ئەمە جۆرێک ئەوان فریبی نییە کە حەسەن ڕۆحانی دەکات؟ کەدەی وایە لەلایەکەوە هوەر دەکوژن لەلایەکەوە کەژگیری لە موسیقی دەکەن لەلایەکەوە شارێک بە پایتەختی هونەری دادەنێن ئەزم کردی ئەو سروشتەیەکە سیستەمی حکوومەتی جمهوری ئیسلامی هەمیشە بەکاری بردووە سیستمێکە نەیتوانیوە وەکو سیاست وەکو ئیدارەکردن ملەتێک بەڕێوە ببە ئەبێ لە چی ئیستفادە بکە ئەبێ لە پروپاگاندا ئیستفادە بکە ئەبێ لەو شتانە ئیستفادە بکە کە ئیسە دەیکا ئەگەر ڕۆحانی هاتووەتە سنا ئیلا قسە شتێکی پێ نەبووە بمجبور بوو ئەوان ئەو اعترافاتەکە لازمە بیکە بۆ ملەتی سنا من خۆشحاڵم لەوەی کە حد أقل اعترافیان بەو شتە کردووەکە لە مێژە ملەتێک خاوەن شعور کەناوی کووردا اعتراف حتى بە بەشێک لە کەلتوری فەرهەنگی شناسی فەرهەنگی ئەو ناکرد من هەرەوە توان باش بکەم و سپاسانەکەم و هیوادارم شەوێکی خۆش و شادتان بێت. سپاس بۆ بەشداری لە بەرنامەی ئەو ڕۆژهەڵاتدا شەوێکی خۆش بۆ بەڕێستان. زۆر سپاس کاکی. سپاس شەوێکی خۆش. کاک فاروق 3 دقیقە کاتمان ماوە. بەڵام لە درێژەی ئەو باسەی کاک حەسەنی شەریفیدا شارێ وەکو سنەکە لەباری مێژوویەوە لەباری هونەریەوە کەڵە هونەرمەندانێک وەکو ئالیەسەری کوردستانی کامکارەکان ئەندەلیبیەکان ئەباسکەمەندیەکان و وەرنەسڵی نوێی هونەرمەندکە لە شاری سنەداهای حتمەنەکە هەر شیاوی ئەو نازنەوەیە. کاک فاروق لە 2 دقیقەدا وەکو پرسیاری کۆتایی کەمینەتەوەیەکان لە ئێراندا بە درێژایی 36 ساڵی ڕابردوو سەرکوت کراون. جاروباری ناوە وەکو سیگناڵێک لەلایەن دەوڵەتەوە پێیان دەدرێتکە ئەو مافتان پێدەین مافتان پێشێل ناکەین لەمەوە دووە. ئایا ئەم کەم تەرخەمیانەی دەوڵەتی ڕۆحانی و خاتەمی و حتمەنەکە لە داهاتووجە دەوڵەتانی دیکە ئەگەر بێنە سەرکار وەکو دەوڵەتی ڕێفۆرمخواز ئایا ئەمانە ئەو سیگناڵە ناومێدیانە نادەن بە کۆمەلگا کە کۆمەلگا جۆرێکی دیکە بیرکاتەوە؟ منزورەکەت حەڵی نەبوو. منزورەکەم ئەوەیە کە ئایا کۆمەلگای ئێران بەگشتی نەکرد کۆمەلگای کوردستان بە جۆرێ لە جۆرەکان ناومێد نەبووە لە بەرەی ئیسلاحخوازی حکوومەتی؟ ئێستا کۆمەلگای ئێران من ئەگەر ئامارم نییە بەڵام وا دەزانم ئەو ئەقشارانەی کە ئێستا کرێکارانن ژژنانن خەڵکانی ڕۆشنبیرن جوانانن زۆرێکی زۆریان ئەم ڕژیمە و ئەم سیستمە و ئەم نەوع ئیدارەی مەملەکەتیان ناوێ. خەڵک لە قەرنی 21 ڕوانگەی بۆ دنیا بۆ حقوق بۆ بەرابەری بۆ ئینسان و ئینسان بوون زۆر لەوە زیاترەکە بتوانن ئەوان بەم جۆرە ئەوان فەریبی و تەقلیدیانە بتوانن کارێک لەگەڵ خەڵک بکەن. لەبەر خاترەوە بەڵێ وایە بەڵام یەک شتمان نابێت لەبیر بچێ ئەویش ئەوەیە کە دەوڵەتی جمهوری ئیسلامی و دەوڵەتان و ئەو جۆرە دەوڵەتانە ئەگەر نەتوانن ئەوان فەریبی بکەن ئەتوانن سەرکوب بکەن. ئەوان زیندانیان هەیە ئەوان دەوڵەتیان هەیە ئەوان پولیان بەدەستەوە ئەوان ئەرتەشیان هەیە. ئەگەر بنەتوانن بە ئەوان فەریبی خەڵک فریودەن بە زۆر و ئێرعاب ئەم جارەکە تێواچن. جمهوری ئیسلامی بەرەئی من ئێستا دەورانی ئەوان فەریبیەکەی لە لای خەڵکی ئێران خەریکە تەواوە بێ. ئێستا ئەوەی بەدەستیەوە ماوە سەرکوبە بۆ یەک من ئەرزم کردی تەنها ڕێگە مبارزەکردن و ڕاوەستانە لە مەقابل ئەمە. ئەگەر ئەم ئێرعابەشکە جمهوری ئیسلامی تازە تەواوە. ئەم ئەلئان ئەوەی بەلای جمهوری ئیسلامی و ئەهەمیەتی هەیە نەوعێک ئوبوهەت و ترس بخاتە دەرونی خەڵک لەبەر خاترەوە خەڵک لێ کۆنە بنەوە لەبەر خاترەوەی چونکە کاکە دزانم کاتت کەمە بەشەر بۆ خۆی وەختێ بە تاقی تەنها بوو هەمیشە و دایم ترسەنۆکە و ناوێرە دەست بەرێ. بەڵام ئەگەر دەیان 1000 کەسی وە خۆی دی لە خیابانەکان کە خەریکنەوەکەن ئەمن دڵنیا دەکەم جەسارەتی 100 بەرابەر زیاد دەکات.
ئێمە فقط لە هاتن بۆ خیابانەکان و فقط لە تەجمع و مبارزاتایە فقط لە کۆبوونەوە پێکەوەیە دەتوانین ئەو جەسارەتە پەیداکەین کە ئەم ئێڕعاب و فشار و سەرکوت و زیندان و ئێعدامانە نەتوانێت ببێتە چارەسەرێک بۆ جمهوری ئیسلامی کە خۆی دەرباسکە لە موقعیەتەکە ئێستا تێدایەتی. بەڵێ سپاس کاک فەرۆق ئاخرین پەیام دەخوێنەوە ئەویش سڵاو لە خۆتان و بەرنامەکەتان بەخێراتنی کاک فەرۆق دەکەم کە هاودێیمە و هاودەیی منە بڕەسەن هاودەیی ئەو برادران. ئاخوند گەر دیکتاتۆر بێت یا ڕێفەرمخوا تەنها دەیهوێت بە ئەحساسی کورد کایە بکات فەرقی ڕۆحانی و ڕەفسەنجانی و ئەحمەد خاتەمی و خەڵخاڵی نییە ئەوان زدی کوردن و کوردستانی. سپاس بۆ بینەرێکە بەخۆی بە ناوی موکری ناساندووە. سپاس بۆ پەیامەکەی. بەڵای بینەرانی خۆشەویست بەم شێوەی گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم شەوی ئێوە ڕۆژهەڵات و تا پێشەمەی داهاتوو تەوەرێکی دیکەی باسەکەمان هەر شاد کامەران و بەختەوەرژی ماڵاوە. سپاس.